خاتونشا داربەڕوویەکی بەتەمەنە دەکەوێتە بەرزایەکانی پشتەوەی سەیرانگای چاوک هەوڵی وشکبوون و لە ناوبردنی دەدرێت. بندارەکەیان هەڵکەندووە و ڕەگی دارەکەیان بڕیوە. پاش ئاگادارکردنەوەی فەرمانگەی ژینگەی هەڵەبجە لە ڕووداوەکە ئەوانیش بە دوواداچوونیان دەست پێ کردو و لایەنە پەیوەندیدارەکانیان بۆ پاراستن و سەلامەتی دارەکە ئاگادار کردوێتەوە. هەوڵێ دراوە بۆ وشکردنی ئەم درەختە دەکەوێتە دەرەوەی سنووری پارێزگای هەڵەبجە لە پشت سەیرانگەی چاوک. دیارە ئەو هاوڵاتیە هەستی بە پرسیارەتی کردووە ئێمەی ئاگادار کرد لە ڕێگەی سۆشیال میدیا دەست بە جێلیژنەکەی ئێمە سەردانی ئەم ناوچەیان کردو بۆ دڵنیابوون لە ڕووداوەکە و سەردانی ئێرەیان کردووە لە کۆنووسەکەیشیانە هاتووە کە هەوڵێک دراوە بۆ بنکۆڵکردنی ئەم درەختەوە بڕینی ڕێگە ڕئیسیەکانی ئەم درەختە و ئەم هەوڵەیش دیارە لە کۆنووسی ئەوانە هاتووە کە مەبەست لە وشکردنە بۆ دیارە مەبەستی تریان هەبوو دیارە یا بۆ ئاسەواریا هەر لایەن بۆ هەر مەبەستێکی تر ئەم کاریان ئەنجامداوە بەڵام زیانی گەورە بەر ئەم درەختە گەیشتووە بۆیە ئێمە دەست بەجێ لە ڕێگەی فەرمانەکەمانەوە ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە ئەم کارەوە ئاگادارمان کردوتەوە لەوانە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی پارێزگای هەڵەبجە کە ئەرکی خزمەتکردنی درەختەکەیە بۆەوەی کە ڕێکاری پێویست بگرێتە بەر بۆ ئەوەی ئەم درەختە لە وشکبوون پارێزێ بە پڕکردنەوەی ناوچەکە و ئەو کارانەی کە پێویستە ئەنجامی بدەن. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ کەس لەسەر ڕووداوەکە دەستگیر نەکراوە. وەگوتم شاخەوانان بە شێوەی ئاکۆ کەریم ئەندامی گروپی شاخڕەوی دۆستانی هەڵەبجە لەگەڵ گروپەکەی ڕووداوەکە دەبینێت و پاشان بۆ گرتنەبەری ڕێوشوێنی پاراستنی دارە بەتەمەنەکە لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار دەکاتەوە. گرنگیدان بە ژینگە پێم وایە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕوا ئەبێ خەمی تاک بە تاکی هاونیشتیمانان بێت. ئەمڕۆ سەرچاوی پیسبوونی ژینگە سەرچاوەکان زۆر بوون. جا هەر یەکێک لە ئێمە پێویستە هەرێکە لە ئاستی خۆیەوە گرنگی بە پاراستنی ژینگە بدا و ژینگە چەندە بۆی دەکرێت سەوزایی بچێنێت و ئەو ژینگەیشی هەمانە ئەو دارە سروشتیانەی کە هەمان لە شاخەکانە بەڕاستی پێویستە گرنگی زۆریان پێ بدەین. لیژنەی سەرپێچیە ژینگەیەکانی فەرمانگەی ژینگەی هەڵەبجە دۆسیەی بۆ ڕووداوەکە کردوێتەوە و داوا دەکات ڕێوشوێنی یاسایی بەرامبەر و کەسانە بگیرێتە بەر کە هەوڵی وشکردن و لە ناوبردنی دارە بەتەمەنەکەیان داوە. بە گوێرەی زانیاریەکان دارەکە خاتونشای پێدەوترێت و دارێکی بەتەمەنە و قەدێکی فراوانی هەیە. لیژنەی سەرپێچی ژینگەیش ڕێکاری داری دەگرێتە بەر و بەڵێنی داوە هەوڵی پاراستنی دارەکە لە فەوتان بدات. خاتونشا ناوی ئەو درەختەی پشتەوەی منە کە داربەڕوویەکە و تەمەنی 300 ساڵە. سەروەتێکی سروشتی ناوچەکەیە بەڵام لەلایەن کۆمەڵێک کەسەوە هەوڵی وشکردنی دراوە و بەشێک لە ڕێگەکانی بڕاوە. گومانێکی دیکەش هەیە ئەو کەسانە ئەو کاریان کردبێ بە شوێن ئاسەوارەوە بن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.